کۆبوونەوەکانی ڕۆژی یەکشەمەی لایەنە سیاسیەکانی بەشدار لە کابینەی نوێی حکوومەتی هەرێم و ئیمزاکردنی ڕێککەوتنی نوێی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەنگاوی گرنگ بوو بە ئاڕاستەی خێراتربوونی پێکهێنانی کابینەی نوێی حکوومەت. یەکێتی و پارتی و گۆڕان وەک سێ لایەنی براوەی هەڵبژاردننی 30 ئەیلول لەم حکوومەتە نوێیەدا بەشدار دەبن، هەریەکە لە یەکگرتو و کۆمەڵ و چەند لایەنێکی تر بەهۆی ئەوەی لەسەر ئاستی جەماوەریدا نەیانتوانی دەنجی پێویست بەدەست بێنن لە بڕیاری بەشداریان لە کابینەی نوێدا دەیانەوێت لە ماوەی 4 ساڵی داهاتوودا ببنە ئۆپۆزیسیۆن و تەنها لە پەرلەماندا بەشداریان هەبێت. بەم هەنگاوەش کابینەی نوێ بە جیاواز لەگەڵ کابینەی حوتەمی هەرێم ئۆپۆزیسیۆنێکی بەهێزی تێدا بەدی ناکرێت. لە حکوومەتی داهاتووشدا نەبوونی هێزی ئۆپۆزیسیۆن دەرفەت دەداتە حکوومەت بۆ ئەوەی بێکێشە بتوانێت کارەکانی خۆی بەڕێ بکات بە تایبەتی لە جێبەجێکردنی خزمەتگوزاریدا. لالایەکی ترەوە ئەگەری ئەوەش لە ئارادا دەبێت کە ڕەوشێکی وا بێتە ئاراوە کە هەندەر نەبێت بۆ ئەوەی حکوومەتی نوێ گورج و گۆڵتر کار بکات. کابینەی هەشتی حکوومەتی هەرێم لەگەڵ پێکهاتنیدا ڕوبەڕووی قەیرانی دارایی و شەڕی داعش بووە، هەر وەک لە ناوخۆدا پەیوەندی هێزە سیاسیەکان بە بنبەست گەیشتن و دوجار پەککەوتنی پەرلەمانی لێکەوتەوە. بەڵام ئەم قۆناغ و ژینگەیی کە کابینەی نوێمی تێدا دروست دەبێت قۆناغێکی جیاوازترە، شەڕی تیرۆر و قەیرانی دارایی کۆتایی هاتووە، هەر وەک پەیوەندی سیاسیەکانی نێوان هەرێم و بەغدادیش هەنگاوی گرنگیان لە دوای هەڵبژاردننی 12 ئایاری ساڵی ڕابردوو بڕیوە. لە هەرێمیش حیزبە سیاسیەکان وێڕایبوونی ناکۆچەکان، بەڵام پەیوەندیەکانیان بەرەو ئاسایی بوونەوە دەچێت.